بەردەوام دەبین باس لە پرۆژێکی گرنگ دەکەین کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بڕیاری لەسەرداوە ئەویش وەزارەتی پەروەردە دەستپێشخەریەک لەبارەی چاپکردنی کتێبی نووسەران دەخاتە ڕوو بزانین ئەم دەستپێشخەریە گرنگی بۆ نووسەران و بۆ ئەدیبان لە چیدایە باروها مەرجەکانی چاپکردنی کتێبی نووسەران لەم پرۆژەی وەزارەتی پەروەردە خۆی لە چیدا دەبینێتەوە چەندین پرسیارێکی تایبەت بەم پرۆژێ دەکەین بە میوانداری زۆر بەڕێت مامۆستا جەبار جەمال خەریب کە بەڕێزیان و ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە لێستا لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوان مامۆستا سپاس بۆ ئامادەبوون بەخێر زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس دیارە بەڕێستان وەک نووسەرێک کە لە دنیای ئەدەبیدا جێدەستان دیارە چیرۆکەکانت بە هەروەها ڕۆمانەکانت خزمەتێکی زۆری بە کلتور و بە ئەدەبی کوردی گەیاندووە بەرەوەی وەکو کەسێک یاخود ڕاوێژکارێک لە وەزارەتی پەروەردە باز لە گرنگی ئەم پرۆژێ بکەم وەکو نووسەرێک بەڕێستان چۆن لە گرنگی ئەم پرۆژەی وەزارەتی پەروەردە دەڕوانن من وەکو کەسێ لە دەرەوەی وەزارەتی پەروەردە کار پەیوەندیم بە نووسینەوە هەیە سوپاسی وەزارەتی پەروەردە کەم کە بیری لە پرۆژەیەکی وا کردوتەوە چونکە بەڕاستی کتێب تووشی خنکانێک بووە چۆن ترافیک تووشی خنکان دەبێت سەفۆکەیتت بە ئەنگلیزی پێڵەن نووسینیش تووشی ئەو خنکانە بووە ئەویش ئیشکردنێکی بەردەوامی بۆ کراوە کە نووسین بەهای نەمێنێ کتێب بخرێتە لاوە وەکو چۆن کورد هەر لە بیدایەتەوە گرنگی بە کتێبخانە نەداوە ینی شتێک هەبووە کە ئێمە بۆ 1956 بگەڕینەوە شتێک لە ڕۆژنامەی ژین پیرەمێر نووسیوێتی دەڵێن لە مانگی شوباتی ئەو ساڵدا 1956 846 کەس سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی کردووە لەو 846 کەسە 60 کەسیان ئافرەت بوون کتێبی کوردی و فارسی و عەرەبی و تورکیان خوێندوتەوە ئێستا باوەڕ ناکەم کتێبخانەی گشتی سلێمانی لە ماوەی 5 ساڵدا 846 کەس کتێب وەرگری و بیخوێنێتەوە ئەمەش دوورکەوتنەوەیە ئینسانی کوردە لە خۆی نەک لە کتێب هەر لە خۆی دوورکەوتوتەوە کەوتۆتە ناو جێژاوێک کە خۆی نازانێت چی دەوێت ئەمەش بە بەرنمەیەکی دوور و درێژ کراوە کە سەر لە گەنجی کورد ئینسانی کورد بشێوێندرێ کە کەمترین بایەخ بە کتێب بدە وەزارەتی پەروەردە بیری لەوە کردوتەوە کە ئەو بایەخەی کتێب جارێکی کە بگێڕێتەوە بۆیە بە یەکێک لە کارە گرنگەکانی خۆی داناوە بەڵێ مامۆستا دیارە ئەو پاشەگەرزیانی کە لە خوێنەری کتێب باست کرد ئەم بڕیارە تا چەندە ئاشتەوە یەک دەبێت بۆ بە چاپگەاندنی ئەو کتێبانەی کە پێویستە بۆ خوێنەری ئێستا بێگومان یەک ڕێگا هەیە چۆن ئێمە بە قوتابیان دەڵێن یەک ڕێگا هەیە بۆی بچیتە زانکۆ ئەویشەوەیە پۆلی 12 بە سەرکەوتووی تەواوکەی لەو ڕێگایە زیاتر نییە ئیتر قوتابی هێڵێ چم شەوانە خوێنمەشێک دەڵێ چم ئیمتیحانی خارجیە دەمێ هەر یەکە شتێک دەڵێ بەس لە نیهایەتدا باشترین ڕێگا ئەوەیە بە خێرایی ئەو پۆلی 12 ببڕێ و بچیتە زانکۆ و ئەو پسپۆریە دیارێکی کە تۆ حەزی لێ دەکەی کوردیش بۆ ئەوەی لەو میحنەتە ڕزگاری بێ کە ئەوە 100 ساڵە بە دەوریدا دەسوڕێتەوە یەک ڕێگا هەیە ئەویش خوێندنەوەی کتێبە بۆیە ئێستا هەموو کەسە توانێت گەنجی کورد بەلا ڕێدا بەرێ یەکێک بە ناوی مۆدێرنە و نازانم چی و تووشی سەرگەردانی و کۆمەڵێک شتی دەکا یەکێک بە ناوی ئاینخوازی و نازانم چی تووشی کۆمەڵێک سەرگەردانی دەکا بەس خۆی نییە هەموو شتێکە گەنجی کورد هەموو شتێکە بەس خۆی نییە ئێمە هەستمان بەو مەترسیە کردووە کە ئەبێت تەنها کتێب فریادڕەسی کورد بێ فریادڕەسی گەنجی کورد بێ و بەڕاستی نووسەرانی کوردیش من لێرەوە کە باسی نووسەرانی کورد دەکەم لە هەموو ئینتیمایەک بۆ ئیشەکەم بۆ هەموو شتێک لە هەموو ئینتیمایەک دێمە دەرێ وەکو هەستکردن بە ژیانی نووسەر قسە دەکەم بەڕاستی نووسەری کورد لە غوربەتێکی زۆر قوڵدا دەژی من ئەو نووسەرانەی سلێمانی کە ئێستا لە سلێمانی دانیشتوم و ئەو شارەش بۆ من بەهایەکی زۆر گەورەی هەیە من هەر ئەمڕۆ بەیانی کە لە عقاری تێپەڕیم بیری ئەو ڕۆژانەم کردەوە لەکە لە قوتابخانەی ناوەندی وەتەن مامۆستا کەمال مدیرمان بوو لەوێ ئەم خوێند لای من یادەوەرێکی قوڵم لەگەڵ سلێمانی هەیە
هەمیشە ئەو یادەوەری لەگەڵ خۆمە گێڕم بچمە شوێنێک ئەوەی ویستم بیڵێم لەسەر نووسەران ئەو نامۆیە قوڵێ لە ناو کۆمەڵگەی ئێمە هەیەی کۆمەڵگەی ئێمە زەوقی بە هەموو شتێک دێ بەس هەست بە بەهای گەورەی ئەو نووسەرانە ناکا کە لە تەنیشتیەوەیەتی ئێمە کە شێرکۆ چوو اینجا هەستمان پێکرد چیمان لە دەست چوو ئێستا حوسێن عارف لە ماڵەوە کەوتووە بە تەنیا ئێستا ڕەوڤێگەر لەو پەڕی جوانی خۆیدا لە ماڵەوە بە تەنیا کەوتووە چەند کەس لە سەرجادە بیرێک هاتەوە ڕەوڤێگەر شەیە ئێستا ئازاد بەرزنجی کە وەرجێڕێکی زۆر گرنگە لە ژیانی مندا ئێمە هەمومان یادی شکر مستەفاکەینەوە ئەو پیاوەی کە بەڕاستی بەخششێکی قوڵیدا بە ئەدەبی کوردی من خۆم بە قرزداری ێزانم لەڕێی ئەو کتێبانەی کە وەری ژێڕا کاگازات لەوی کەمتر نەکردووە سێ چوار بەرابەر ئەو کتێبی چاپ کردووە و کتێبی وەرجێڕاوە ئێستا ئەو بەها گرنگی ئەو پیاوە ئەبێ پێی بدرێ لەکوێیە لە هەولێر بە هەمان شێوە دەیان نووسری گرنگمان هەیە گەورەمان هەیە لە ماڵەکانی خۆیاندا لەو پەری تەنهاییدا چاوەڕێی مردن دەکەن مردنێک کە بە ئازارترە لە مردنی بایۆلۆجی من لەو کاتەیە کە بیر لە نووسەران دەکەمەوە هەز دەکەم ئەو گەوهرەیە کە کەوتۆتە ناو قوڕاوەوە بەڵێ مامۆستا هەر تایبەت بەم بڕیاری کە بۆ چاپکردنی کتێبی نووسەران لایەن وەزارەتی پەروەردەداوە ڕەنگە چەند مەرجێکە بێت مەرجەکان چین بۆ ئەوەی کە نووسەران بتوانن کتێب بە چاپ بگەێنن ڕەنگە چەندین نووسەر هەبێت خۆی بۆ ئەم پرۆژەیە ئامادە کرد بە کتێبەکانی بە چاپ بگەێنێت بەڵام لەسەر و ئەمەشەوە دیارە مەرج و ڕێنمایی و پێداویستی هەیە بۆ بەچاپگەاندنی کتێبەکان بێگومان ئەم پرۆژەی وەزارەتی پەروەردە فکرەی جەنابی وەزیر خۆیەتی ئەو بیرروڕا و بیرۆکەی خۆی عرض کرد لە پێشکەشی ئەو کەسانەی کرد کە لەو بوارەدا کار دەکەن و ئێمە مناقەشەیەکی جددیمان لەسەر کرد و زانیمان کە فعلەن فکرەیەکی زۆر جوانی هەیە و خەمخۆریەکی گەورە لە پشت ئەو پرۆژەیەوە هەیە بەڵام ئەوەی گرنگە ئێمە هیچ مەرجێکمان بۆ کتێب نییە تەنها ئەو بابەتانەمان دیاری کردووە کە ئەمڕۆ گرنگە مەسەڵەن بەلای ئێمەوە ئەو بابەتانەی لەسەر زمانن گرنگە خزمەتکردنی زمانی کوردی ئەمڕۆ لە هەموو کاتێک گرنگترە ئەو وتێلەی من ئەو شەولەی خەوتم دوێنێ کە کارتەکەی دامێ بۆی ناوی خۆم بنووسم نووسرا بوو سێرنەیم ئەلئیسم منیش تەنها ئەوەندەم لەسەر کارتەکە نووسی وتم برادر بەخوا کوردیش گوناحە بەخوا کوردیش گوناحە تۆ لە قوڵایی کوردستاندای کارتێکت دێتە پێش تەنها بە عەرەبی و ئینگلیزی نووسراوە بزەین بە خۆم داهاتەوە منیش بە شەرم پێویستە ئەو وتێلا ئەو میواخانەیە حسابی منیش بکە منیش هەست و نەستم هەیە بۆ بێ من بە ئینگلیزییان بە عەرەبی بینوسم ئەو بەیانێش کە هەستام گوێم لە گۆرانێکی سەیر و سەمەرە بوو بۆیە دووسێ دەقە قسەم بۆ کابرایە کرد کە لە دەور و پشتمانە هاتووە چوو وتمەرێ ناکرێ حسابێکی ئەوەش بکەن ئێمەش میزاجمان هەیە مۆسیقایە گۆرانێکی کوردیمان بۆ لێ بدەن زۆر قسەم بۆ کرد لە دوایویش زۆر بە نەرمی وتی وڵا تێنەگەیشتم لەبەرەوەی من کوردی نازانم ئیتر قسەکانم وەکەوە وابوو لە ناو ئەشکەوت بیکەم وتم زۆر سپاس تۆ ئینسانێکی گەورەی پرۆژەکەی ئێمە بابیمەوە سەر پرۆژەکە ئەنی کە ئەو جەنابی وەزیرەوە فکری عەرض کرد بەڕاستی هەموو ئەوانەی لە دەوری بوون بەو پەڕی دڵخۆشیەوە پرۆژەکەیان وەرگرت و مەرجەکانیش هیچ مەرجێکی تایبەتی تێدا نییە ئێمە لە سەتاسەد ئەو پرۆژەیە بۆ پشگیری یەکەم جار نووسەرانە ئەو جار بۆ پشگیری کتێبخانەی کوردی و خوێنەر ئەو کتێبانەی کە لەسەر ژینگەیە ئەو کتێبانەی کە لەسەر پەروەردەیە ئەو کتێبانی لەسەر زمانە ئەو کتێبانی لەسەر بابەتی نیشتیمانیە هەموو ئەو کتێبانە دەگرێتەوە کە خولیای نووسەری کووردە بۆیە بەڵام تەنها مەرجێک کە هەبێ ئەویش بۆ هەموو کتێبێکەیە کتێبەکە لە ئاستێکی ستاندارد دابێ لە ئاستێکی جوان دابێ کتێبەکە گاڵتەی بە زمانی کوردی نەکرد بێ کتێبەکە گرنگجی بە مەسەلە نیشتیمانیەکان دابێ
کتێبەکە لە خزمەتی ئەو فەزایەدا بێت کە ئەو تێدایە هیچ مەرجێکی وانە و تەنها بەخششی تێدایە ئەویش چییە؟ ئەوی شوێ ئەمە ئەو کتێبە 500 دانە چاپ دەکەین تیراژەکەی 500 دانەیە وە کتێبەکە هەمووی دەدرێتەوە بە نووسەرەکە نووسەرەکە خۆی دەتوانێت ئەو کتێبە ببەخشە بە کتێبخانەکان ببەخشە بە دۆستەکانی یان دەتوانێت نرخێکی لەسەردانێ و بیفرۆشێت و مافی چاپکردنەوەش چاپی دووهەم و سێهەمی دەکا بۆ خۆیەتی بۆ خۆی لە هەموو حاڵەتێکدا لەو پرۆژەیەدا ئەگەر لە دەستمان بێ و پێمان بکرێ تەنها دەمانەوێت ڕێز لە ڕوحێتی شکاوی نووسری کورد بگرین ئەگەر پێمان بکرێ تا ڕادەیەک ئەو نازی هەڵبگرین بەلامانەوە گرینگە. بەڵێ مامۆستا باست لەوە کرد کە پێویستە ئەم کتێبە لە ڕووی زمان و ئەمانەوە زمانێکی کوردی بێت با بڵێن وشەی بیانی و یاخود هەندێک وشەی لابەلا لە ناو کتێبەکەدا بوونی نەبێت. تایبەت بەمە لیژنەیەک هەیە کە چاودێری زمانی ئەو کتێبە قسەیان نەکرد بڵم وشە زمانی کوردی بۆ خۆی وشەی بیانی زۆر تێدا ئەگە تەماشا زمانی تورکی بکەی لەوانێ بەس ئامڕازی پەیوەندیەکانی تورکی بێ زمانی فارسی شەروە ئێمە ئەمانەوێت بە زمانێکی ڕەوان نووسرابێ ئیتر ئەو بەکاردێنێ لیژنە هەیە بڵێ بۆ پێداچوونەوەی کتێبەکان بۆ هەڵبژاردن و تەتەڵەکردنی کتێبەکان بەڵام من لێرە وەکو خۆم ئەو قسەیە دەکەم ئەو نووسەرانەی کە بەڕاستی هەوڵێکی جددیان داوە لە پێناو خزمەتکردنی زمانی کوردیدا ناون و شوێنیان دیارە ئێمە ڕێگا بە خۆمان نادەین بە کتێبی ئەواندا بچینەوە ئەوان خۆیان مامۆسای ئێمەن و گەورەی ئێمەن تەنها ئەوەندەیە کە پێمان بکرێ خزمەتێکیان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ مامۆستا جەبار جەمال خەریک ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە کە بەڕێستان لە نووسینەکانتان ناتوانیتانە خزمەت ئەوەی گرینگە بیڵێن ئەم ڕوبەیانی کە هاتمە دەرێ ئەو شوفێرەی کە کورسان نردبووی کە لەگەڵی سوار بووم کوڕێکی زۆر خوێنشیرن بوو کاگاوات وتم لە هەموو شتێکم کردو بە زەشتم نوقسانە وتی چییە؟ وتم وەڵاهی گوێم خاوێن نەکردوەوە خۆم ششتووە دەستی بە باخەڵیان کرد چیلکەیەکی دەرهێنا لەوانەیە گوێ پێخاوێنەکەنەوە وتم ئەمە چییە کورسات چیلکەشی هەیە لێرەوە زۆر سپاس یەکەم زۆر بەخێراتی زۆر سپاس مامۆستا بەخێر بێت.